ژیانی باش ئەوڕۆ 25 سەیە 19 ڕۆژە لەوەتی یەکەم کەیسی کۆڤید 19 تۆمار کرا لە هەولێرە. ئەو ڤلۆگە لۆ ئەوەیە ببینن ژیانی ڕۆژێکی دکتۆری لە نەخۆشخانەی پێشمەرگە کووە. وەچی هەموو ڕۆژێکی دی بەڕێکەتم لە بۆ دەوام، بەڵام هیچ شتێک بە ڕۆژەکانی دی ناچیتن. ئەو جادانە هەموو چۆڵ بووینە، ئەوەندە قەڵەباڵغ بووم پێشتر بە هیوام بوو بتوانم بە وەختەوە بگەمە دەوام. گەشتمە نەخۆشخانەی پێشمەرگەم. ناخۆشترین شت لە دەوامکردنی ئەو کاتەی ئەوەیە کە دەبی ئەو هەموو شتەی لەبەر بکەین. با دەست پێ بکەم. ئەوانەش ببەم لەگە خۆم ئەوجە بچمەکن نەخۆشی. ئەوانە ژووری نەخۆشەکانن. ئیشم تەواو بوو لەکن نەخۆشی، با دەست پێ بکەم بە خۆم خۆ تاقیمکردن. خەفارەی 24 ساعتیم تەواو بوو لێرە، ستەش دەچمەوە ماڵێ.